ئەوان سەما دەکەن. سەمای هندی. هندستان وڵاتێکی دەوڵەمەندە لە زۆر بواردا کە هونەر یەکێکیانە. زیاتر لە 50,000 جۆر سەمای جیاواز لە وڵاتی هندستان هەن کە سەرەکی ترینیان بەهارتن ئەتیەم، گەربۆ و ڕاست، کەتاک، کەتاکالی، مانیپۆری، کۆچی بودی، ئۆدیسنن. ئەوان سەمای گەربۆ و ڕاست ئەنجام دەدەن. ناوی گروپەکەی ئێمە شۆرستی پێرفۆمانس ئارتە. ئێمە لە هیندستانەوە لە شاری گوجراتەوە هاتوین. هەموو ئەندامانی گروپەکە یاری بە ئامرازی داندیا دەکەن. داندیا ئامرازێکی کۆنی هندیە. لە هیندستان و لە فستیڤاڵی نەوراتری خەڵک سەما بەداری داندیا دەکەن و جلی ڕەنگاوڕەنگ لەبەر دەکەن کە بەشی سەرەوە پێی دەڵێن کێلیە و پێجامە و زێر لەبەر دەکەین. بەپێی کللتوری ئێمە لەم سەمایەدا جلەکان ڕەنگاوڕەنگن. سەماکانی ئێمە پڕن لە وزە و جوڵەی جیاواز. شورستی پێرفۆرمەنس ئارتی گروپی هندی کە باندێکی سەمای هندیە لە ساڵی 1999 دامەزرا و خاوەنی زیاتر لە 150 ئەندامە. ئەوان سەمای هندی دەکەن و چەندین وڵات چوونە بۆ نیشاندانی ئەم سەمایە و ئاشناکردنی خەڵک بە کولتورەکەیان. هاریش بە جەستەیەکی پڕهێز و جوڵەی جیاواز سەرپەرشتی گروپەکە دەکات. ناوی گروپەکەمان شۆرستی پێرفۆرمانس ئارتە. سەما دەکەین بە بەکارهێنانی هەندێک ئامرازی هونەری هندی و پۆشینی جلی کولتوری ڕەنگاوڕەنگ. لە سەماکەمان ئامێری میوزیکی، پرۆپچی، گەربا، داندیا، هۆلۆ و چەتری بەکاردێنین. دڵخۆشین هاتوین بۆ کوردستان و جێگەی شانازیە بۆ ئێمە. بەڕاستی کوردستان وڵاتێکی جوانە. زیاتر لە مانگێکە ڕاهێنان و ئامادەکاری دەکەم بۆ ئەم فێستیڤاڵە. ئێمەش لەگەڵیان بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە بەرەو فستیڤاڵەکە دەچین کە سەما دەکەن. خۆنام پۆسترایە ویستی بندیم بۆ دروست بکات کە هێمای چاوی سێمە لە لای هندووسەکان. میوزیک و هونەر ئەو زمانەیە کە هەموو گیان لێ تێدەگەن و خۆشیان دەوێت. گروپێکی دانس و میوزیک لە هیندستانەوە هاتوونەتە ڕانیە و لە پشت کێوەڕەشەوە دەیانەوێت کەلتوری خۆیان بە کورد ڕابگەێنن و لە شەشمین فستیڤاڵی کەلتورە جیاوازەکان بەشدار بن. ڕەنگەکان پیرۆزن بە پێی بیردۆزی هیندووسەکان و هیندستانیەکان. ڕەنگ بە واتای هێزی خوداوەندەکانە بۆ ئەوان. ڕەنگی شین خاوەنەکەی خوداوەندی کریشنایە کە زۆر خۆشەویستە لای هیندووسەکان. ئەوان جگەلەوەی ڕەنگەکان ڕەنگی داوەتەوە لە جلوبەرگەکانیان و زۆر ڕەنگی جیاواز دەپۆشن. فستیڤاڵێکی ڕەنگەکانیشیان هەیە بۆ زیاتر وەبیرهێنانەوەی هێزی خوداوەندەکان. ناوی من پوونەمە. من خەڵکی ڕۆژاوای گوجراتم لە وڵاتی هیندستان. هاتووم بۆ کوردستان بۆ نمایشکردنی سەمای هندی و ئیشاندانی بەشێک لە کولتورەکەم بە خەڵکی بیانی و ئەمەش مایەی شانازیە بۆ من. خۆشحاڵم بەوەی یەکەم جارە لە دەرەوەی نیشتیمانەکەم سەما بکەم و دڵخۆشم کە لە وڵاتێکی واجوان بم. بەپێی ئەفسانەکانی هیندۆس سەماکان داهێنراوی خوداوەندەکانن. شورستی پێرفۆرمەنس ئارت گروپی هندی بەشدارن لە شەشەمین فستیڤاڵی کولتورە جیاوازەکان لە ڕانیە. بە جوڵە جیاوازەکانیان و هەلگرتنی گۆزەیەک لەسەر سەریان ئارامی دەبەخشن بە خۆیان و بینەرانیشیان. مهدی فەرەج ڕووداو، ڕانیە